ناوچەی پیشەسازی ناحێ عەربەتە لە سنووری پارێزگای سلێمانی. کۆمپانیاکان ناچار بە قیرتاوکردنی ڕێگاکە کراون. بەڵام لەگەڵ کۆتایی هاتنی سنووری کۆمپانیاکان قیرتاوکردنی ڕێگاکەش کۆتایی هاتووە و شۆفێر و دانیشتوانی سنووری قەرەداخ و دەشتی شارەزووریش لە خراپی ڕێگاکە نیگەرانن. ڕێگاکە پارێزگای هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و قەزاکانی و پێنجوێن و سەی سادق و شارەزوور و ناحێ عەربەت بە قەزا گەشتیاریەکەوە دەبەستێتەوە. بەڵام بەهۆی خراپی ڕێگاکە شۆفێران ناتوانن وەک پێویست بەکاری بهێنن و بەشێکی زۆریان ڕێگای سلێمانی قەرەداغ بەکاردێنن. وڵی ڕێگای مەرگە بەتەمای خۆمان نین، یعنی ئەمە کاراسانێکی باشە بۆ من ماڵم لە گوندی سەوەبیستە هاشوی قەرەگۆلەکەم ڕۆژانە بۆ ئەم ڕێگەیە باش بێت لەم ڕێگەی بۆ من بگرە سەعاتێک کەمترە کاتەوە بۆ من نزیکتریشە، بەڵام ڕێگایەکی زۆر خەتەرە، ڕێگای مەرگە، ئەمە هەمووی چاڵ و چۆڵی و ئەمانەی تایە بەڕاستی کە لەیرەوەی کە خوارەوە بەتەمای خۆنی تا لە پردەکە ئاپەڕێتەوە بەرەوە ئەو پێشەکەی بە شایەتمان بێنیت حیث چیتیانە بە مەرجێکیش ئەم کۆمپانیانە هەمووی لەم ڕێگەیان لەم سنوورانی سفادێکی باشیان هەیە، یعنی بگرە لەوانەیە ئیمکانێتیوان هەیە بە سەعاتێک ئەم ڕێگایە خیرکەن هەر پێوە دیار نەبێ بۆ هەموو کۆمپانیەوەمان. ئەمە کەم کیلۆمەترێکە هەمووی 10 کیلۆمەتر 12 کیلۆمەتر ئەم ڕێگە، یعنی شەوانەوە هەریش نییە، نە ڕووناکایەکیایە، نە کاربایەکیایە، نە هێمایەکیایە، نە ڕۆشنایەکی تایە. ئێمە لە سەنگاوە بەرەو عەربەتە ڕۆینەوە نیازەی کە ویستمان جادەگە ناخۆ بڕێکی تێ بکەین، بەڵام جادەگە زۆر ناخۆشە و تاسە و چاڵ و شۆڵێکی زۆری تایە. داواکارین لە حکومەت ئاوڕێک لەم جادەیە باتەوە، بەڕاستی هەتا بڵێ جادەکە زۆر ناخۆش و ئیزعاجە. ئاراوەڵا ئەگەر ڕێگایکی دووتنماشک بردایە باس خۆشتر بووایە بەڵێ لێوە ڕۆشن تەوەفەر. قایمقامی قەزای قەرەداخیش دەڵێت یەکێک لەو گرفتانەی بۆتە لەمپەر لە بەردەم بە گەشتیاریبوونی قەزای قەرەداخ خراپی ڕێگاوبانەکانێتی، بەتایبەت ڕێگای شارەزوور و شارەکەی. بەڵام تەمەنا ئەکەین زیاتر بەتایبەتی ئەو ڕێگایی جەوانتان باسان کرد ڕێگای عەربەت قەرەداخ کە لە دارەڕەش و یێتە سەر دارەڕەش. بەڵام ئێمە ئیشمان هەر لەسەری کردووە لەگەڵ بەڕێوەتی ڕێگاوبانی سلێمانی قسەمان کرد تەمەناکەین ئەو ڕێگایش تەواو بکرێت، چونکە لە عەربەتەوە تا سەر شەمەکە تا سەر پەردەکە تەقریبەن خاوەنی کۆمپانیاکان توانیویانە خۆیان چەند کۆمپانیایەکی لێ هەیە بتوانن ئیشی تیا بکەن، ئەوی تویشی تەواو بکرێت بۆی ئاستەنگ بۆ گەشتیاران و شۆفێران و هاوڵاتیان دروست نەبێت. پەیام لە ماوەی ڕابردوودا چەندین راپۆرت و بەدواداچوونی بۆ ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت سنووری پارێزگای سلێمانی کردووە بۆ ئەوەی حکومەت بە جددی مەترسیەکان وەربگرێت و کاری جددی بۆ چاکردنیان بکات. بەڵام ئەوەی دەبینرێت زیاتربوونی ڕووداوەکانی هاتوچۆ و ژمارەی قوربانیەکانن، هۆکاری ئەم بێباکیەش بۆ قەیرانی دارایی و بێبودجەیی دەگەڕێنرێتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ناحێ عەربەتی سەر بە پارێزگای سلێمانی.